ڕۆژ بە ڕۆژ ڕۆڵی یاسا و دادگا لە هەرێمی کوردستان پەراوێز دەخرێت. چین و توێژە جیاوازەکانی ژیوان بە چارەسەری کێشەکان بەڕێڕەوی یاسایی خۆی لاواز بووە. پسپۆڕێکی بواری یاسا ئاماژە بۆ دەکات لە 20 ساڵی ڕابردوودا کە لە دادگاکاندا کاری کردووە هیچ کات وەک ئێستا دادگا و دەسەڵاتی دادوەری بەلاوازی نەبینیوە. دادپەروەری ئەساسی حکومڕانیە. ئەین تۆ سەیریکەن لەم کەیسەی ئەخیری بادینانە محکمەی جینایەتی هەولێر ئەو حکومەیدا کە هەمومان دەزانین من وەکو قانونی قساکەمەوە کوێرانە نا کەیسەکەشم خوێنێتەوە بڵێن بەڵگەکانیشم هەمووی بە تەقریر خەلەلەکانم ئەعلان کردن بۆ وسایلی ئەعلام. کەیسەکە هەمومان دەزانین بەڵگەیان لەسەر نییە. پێشتر ڕئیسی حکومەت وتی ئەمانە تیرۆریستن دەبێ حکم بدرێن. محکمەی هەولێر مامۆستا بەدەلی ئیفراج کرد ئیدوهۆک عەفوو. زانیان لە دهۆک بەدڵیەوە نێهێنان بۆ هەولێر. هەمویان حکومدان. تەمیزیش تەصدیقی کرد. تەصحیحەکەش تەصدیق کرا. کەوا بێ سەیریکەن ئەگەر لە سەردەمی سەدام بە محکمەی ئیستیسنا و خاس هەبوو بێ لەبەرەوەی سەدام و ڕژەمی بەعەس گومانیان هەبوو لەوەی مەحاکمە گشتیەکان بە قسەی ئەوان بکەن بۆیە محکمەیەکی خاصیان دروست کردبوو. ئێستا لەوە خراپترە. ئێستا سوڵتەکە بە محکمە حاکمی گشتی حکمی خاص دەردەکا. ئەنێ مە خەتەرترە بەڕاستی. یان مەسوولە یان کۆمپانیای هەیە یان بەرژەوەندی لەگەڵ ئەمان گرێدراوە. بەشێک لە پارێزەران جەخت دەکەنەوە دادگا لە هەرێمی کوردستان بێڕۆڵ کراوە. بە جۆرێک تەنیا کێشە و گرفتە بچووکەکانی پێگلایی دەکرێتەوە. بەڵام هیچ ڕۆڵێکی ڕاستەقینەی بۆ داکۆکی لە مافی گشتی و ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی پێنادرێت. بەو پێی زۆرینەی دادگا و دادوەرەکان لەلایەن حیزب و بەرپرسە حیزبیەکانەوە ئاڕاستە دەکرێن. دادگاکان ڕۆڵێکی باش ئەبینن لە قەزیە بچووکەکانە. لە قەزیەیەکی هاتوچۆیەکە لە قەزیەکی قەرزێکی 2 ملیۆنیە 3 ملیۆنە لە قەزی زلەیەکە جنێوێکە لەم ڕۆڵ لەم شتانە کامەش خۆی تا ڕادێک باشە بۆ ڕێکخستنی کۆمەڵگا. بەڵام کە مۆزۆ هاتە سەر بابەتە جدیەکان کە مۆزۆ هاتە سەر و بابەتی کەەوە کاردانەوەیەکی گەورەی هەرێمیە بێت کەوا پەیوەندی بە کەرامەت و بە شعوری ئینسان و بە هەموو کەرامەتی و شعوری هەموو تاکەکانی کۆمەڵگەوە هەیە. بەڕاستی دادگاکان بیانەوە یان نەیانەوێت ناتوان ڕۆڵێکی بەلایەنەی تیا ببینن. چونکە ڕاستەخۆ لەلایەن حیزب و لەلایەن دەسەڵات و تەداخولێکی زۆرەکرێت لە کاری دادگاکانە. لە ئێستادا ڕۆڵی دادگا ئەتوانین بڵین لاوازە بەڵێ بەرچاوی ڕوونش دیارە چونکە کۆمەڵێک کەیسمان هەیە لە بادنیان لە هەولێر کەسە ڕێهاتنە سەرخەتی کۆمەڵێک چالاکوانی مەدەنی کۆمەڵێک دادوەری نێودەوڵەتی بەڵام بڕیارەکانیان زیاتر دادوەری نین ینی ئەو بڕیارانە زیاتر حیزبین. ئەمەش خۆی بەخۆی کێشەیەکی لە نێوان کۆمەڵگا و لە نێوان هاوڵاتیانە دروست کردووە کە دادگای لای هاوڵاتی لاواز کردووە. بڕیارەکانی ئەم دوایی دادگاکانی هەولێر بوو بە سزاگاندنی چالاکانی بادینان و حکومانی دیکەی دەسەڵاتی دادوەری کە بەپێی داواکاریەکانی حیزب دەدرێن پرسیاری زیاتری لای دادگا و دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان دروست کردووە. یاساناسان و شارەزانی بواری یاسا دەڵێن دەسەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان بە تەواوی لەژێر هەژمون و بڕیاری حیزبدایە و ڕۆڵی ڕاستەقینەی خۆی ون کردووە کە بەرپاکردنی دادپەروەری و بڕیاری دروستە لەو دۆسیانەی ڕوبەڕووی دەکرێنەوە. تا ئەو ڕادەی ئێستا دادگاکان وەک کارکتەری سیاسی بۆ خزمەتی حزب بەکاردێنرێن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.